بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 121. لاپەڕە 121 ڕوونی بکەرەوە کە هەموو ژمارەیەکی پێدرا و ژمارەیەکی ڕێژەیە، واتە ئەو ژمارانەی لێرەنا دەبی ڕوون بکەمەوە کە ژمارەی ڕێژەیینە. ئەگەر هاتوو توانیم ئەو ژمارانە بنووسم وەکو ڕێژە کە پێک هاتبی لە کەرتێک سەرەی کەرتە وە ژێرەی کەرتە دوو ژمارەی تەواو بن، ئەوە ڕوونی دەکەمەوە. ئەگەر نەمتوانی ئەوە کەواتە ژمارەی نەمتوانی بیان کەمە ژمارەی ڕێژەی. پرسیاری 32 نێگەتیڤ 0.250 پێش هەموو شتێک نێگەتیڤەکەی واتە کەمەکەی دەنووسم، ئەوجا تەماشای لای ڕاستی فاریزەی دەکەم، ژمارەکەی لێرە دەنووسم چونکە سێڕە نووسە لە خوارێ 3 سفری دادەنێم، واتە دەنووسم 1000. ئێستا ئەوە کەرتە چی زۆر باشە، کەواتە ژمارەکەم کردە ژمارەیەکی ڕێژەی. بێگومان ئەگەر ویستم ئەو سفرە و ئەو سفرەی لا دەبەم، دیسان هەمان شتە 25/100. ئەگەر ویستم هێشتان کورتی دەکەمەوە، واتە سەرە و ژێرەی دابەشی بۆ وێنە 5 دەکەم، کەرتەکە دەبیتە کەم 5/20. ئەگەر ویستم هێشتا کورتی دەکەمەوە، کەرتەکەی دەکەمە 1/4. کاتە ئەو کەرتانە هەمویان ژمارەی ڕێژەیینە و هەمویان وەڵامی تەواون. ئێستا ئەوە تەواو بوو. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 33 بە هەمان شێوە ژمارەشی تەواوم هەیە، وەکو کەرت دەینووسم بۆ وێنە دەنووسم 6/1، ئەوە تەواو دەنووسم بۆ وێنە ئەو 6ەی دەتوانم ئێستا جارانی هەرچم بوێ بیکەم، کەواتە دەنووسم 12/2 جارانی 3 دەکەم، دەنووسم 18/3 و هەتا دوای جارانی هەرچم بوێ دەتوانم سەرە و ژێرەی جارانی هەمان شتی بکەم. هەرچ کەرتەکە بوێ وەڵامەکە هەر ڕاستە، بۆ وێنە 60/10 هەردەکا 6، 600/100 هەردەکا 6 و هەتا دوای. کاتە زۆر ئاسانە ژمارەی دەی بکەمە کەرت. پرسیاری 34 بە هەمان شێوە لێرە دەنووسم 7، لێرەش چونکە دوو ڕەنووسە 7 دەنووسم 100. بێگومان دەتوانم بنووسم 170 دابەش 1000ش یان ئەوها بە کەیفی خۆم، هەرچ ڕێژەکەم بووێ. پرسیاری 35 پێش هەموو شتێک کەمەکەی دەنووسم، ئەوجا لێرە چونکە دوو خانەم هەیە تەنیا 100 دەنووسم لێرە، پاشان ژمارەکان هەمووی لەسەرەوە دەنووسمەوە بەبێ فاریزە. هیچ کات ئەو چارەی لە لای چەپی فاریزە ئەژمێر ناکەم لە کاتی دانانی سفرەکانی ژێرە. ئەگەر ویستم بێگومان کورتی دەکەمەوە، دابەشی 5 دەکەم سەرە و ژێرە، کەرتەکە دەبیتە 83/20 ئەو 8 دەبی. پرسیاری 36 زۆر ئاسانە، یەکسانە بە 75/100. ئەگەر ویستم دیسان کورتی دەکەمەوە، دابەشی 5 دەکەمەوە، دابەشی دیسان دابەشی 5 دەکەم هەتا لۆم بکرێ، کەواتە دەتوانم کەرتەکەی بنووسم وەکو 3/4. پرسیاری 37 زۆر ئاسانە، دەژمێرم 3 خانەم هەیە، 1 2 3 سفرەکی دادەنێم، پاشان ژمارەکانی خۆم هەموو لەسەرەوە دەنووسم،
بەبێ فاریزە. بێگومان ئەگەر ویستم کورتکردنەوە هەیە دابەشی 2 دەکەم سەرە و ژێرە بزانم دەکات چەند، بەڵام پێویست ناکە. تەواو. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 38 بازنەی ڕوونکردنەوەی ژمارەی وشەکان لە ناوی 20 دەستگای بازرگانی دیاری دەکات. لێرە دەستگای بازرگانی 20 دانە و تەمەشایان کردیە بزانن ئایا چەند وشە هەیە لە ناوی دەستگاکە. بۆ وێنە ئەو دەستگایانە 1 وشەیان هەیە بە شینی ڕەنگ کرایە و ئەو دەستگایانەی 2 وشەیان هەیە بە زەردی، ئەو دەستگایانەی 3 وشەیان هەیە بە مۆری و 1 دانە دەستگەش کە 4 وشەی هەیە ڕەنجیان کردیا بە ڕەنجی سۆر. هەمووی 20 دەستگایەواتە ئەو بازنەیە کرایتە 20 بەش. ئەگەر بژمێرین 20 بەشە. ئێستا پرسیارەکی ئەوەی ڕاستیبی زۆر باش نەنووسرایە ئەو پرسیارە، بەڵام زۆر باش نەنووسرایە، دەبی پرسیارەکە زۆر باشتر نووسراوە. کام کرد لە 20 ئەژمارە بە ژمارەی دەستگاکان ئاماژە بە ژمارەی دەستگاکان دەکا کە ناوەکانیان لە 3 وشە پێک هاتووە. واتە ئەمن دەبی بچم دەبوایە نووسرا بە چەند بەش لە 20 ئاماژە بە ژمارەی دەستگایەکان دەکا کە ناوەکانیان لە 3 وشە زیاترە، نەک کام کرد لە 20. کرد لە 20 مانای نییە. کرد لە 20 بەش لە 20 کرد لە 20 نییە شتێک ناوی کرد لە 20 بی. هیچ کەرتێک نییە لەسەر کەرتێکی دیکە، کەواتە ئەوە هەڵەیە. هەر ئەو نووسینە زۆر هەڵەیە. کام کرد تەنیا کام کرد دەتوانی بنووسی. کام کرد ئاماژە بە ژمارەی دەستگاکان دەکا کە ناوەکانیان لە 3 وشە پێک هاتووە، یان کام بەش چەند بەش لە 20 بەش. واتە ئەمن دەبی بچم تەمەشای ئەو ڕەنگەی بکەم کە 3 وشەیە ڕەنجی مۆر، بژمێرم چەند دانەیە. بۆ وێنە 1 2 3 4 5 6 7 8 9 کەواتە 9 دانە هەمووشی 20ە، کەواتە 9 لە 20 ئەو کەرتەیە کە ئاماژە بەو دەستگایانە دەکەن 9 دانە لە 20 دانە ناوەکانیان لە 3 وشە پێکاتە. پرسیاری 2 کام 2 ڕەنگ 3 لەسەر 4 دەستگاکان دەنوێنێت لە باسەکەدا. ئەو پرسیارە هەتا بڵێ باشە، هەتا بڵێ ڕەنگە زەحمەت بی. بەڵام با پێش هەموو شتێک ئەمن بزانم ئایا دەزانین 3 بەسەر 4 لە بازنەیەک دەکات چەند؟ 3 لە 4 بازنەیەک. ئەگەر من بازنەکەم هەبوو بۆ وێنە یەکێک لێم داوا دەکا کە ئەمن نیوەی بازنەکەی ڕەنگ بکەم، ئەم نیش دەینم ئەوها بەو جۆرەی نیوە بازنەکەی ڕەنگ دەکەم. یەکەش کە ڕەنگە نیوەکەی بەو جۆرەی ڕەنگکە ئەوەش هەر نیوەی بازنەیە ڕەنگ کرایە. یەکەش کە ڕەنگە نیوەکەی بەو جۆرەی ڕەنگکە ئەوەش هەر ڕاستە. یەکەش کە ڕەنگە بەو جۆرەی ئەوەش هەر ڕاستە. کەواتە ئەمە دەبی تێبگەم نیوەی بازنەی مانای چییە؟ یەکەش کە ڕەنگە بەو جۆرەی ڕەنگکە هەر ڕاستە، هەر نیوەی بازنەیە. کەواتە ئەمن دەبی چاوم هەموو ئەو گۆشانە ببینی کە بازنەکەی پێ ڕەنگ کرایە. ئەدی ئەگەر لێم داواکەن ئەگەر لێم داواکەن 1 چارەکی بازنەکە ڕەنگکەم، 1 چارەک دەبی بزانم ئەوەندەیە 1 چارەک. یەکەش کە ڕەنگە 1 چارەکەکەی ئەو هەڕەنگکە، بەڵام هەمان شتە هەمان بەشە. کەواتە دەبی دیسان چاوم هەموو ئەو بەشانە ببینی کە بزانم یەکسەر ئەوە 1 لە 4 بازنەکەیە. ئەدی 3 چارەک 3 چارەکی بازنەکەی دیسان دەبی بزانم کەوە 3 چارەکی بازنەکەی دەبی چاوم ببینی، هەرچەندە ئەمن
بێگومان بە باشی دروستم نەکردیە چونکە بەدەستی دروستم کردیە، بەڵام شتێک لەو جۆرەی ئەوها ڕەنگە تۆزێک ئەوها و سێ چارەکەش ئەوها بهێنم داینێ. ئەوە دەکا بە نزیکەی سێ چارەک. بە نزیکەی سێ چارەکی ڕەنگرا هەرچەندە ناتوانم بە باشی ئەوە سێ چارەکی بازنەکەی ڕەنگرایە، کەواتە ئەمن دەبی لێرە بچم ببینم بزانم ئەو بازنەی کە ئەمن هەما سێ چارەکەکەی دەبینم یان نایبینم. وابزانم سێ چارەکی بازنەکەی ئەوهایە لەوەی سەرەوە کە ئەمە دیتمان ئەوها دەبی بیبینم ئایا ئەو بەشەی دەبینم دوو ڕەنگ پێکەوە دەتوانم ئەو بەشەی ببینم یان نا. لەو بازنەی کە ئەمن هەما لە کتێبەکەی ئایا دەتوانم ببینم؟ بێگومان زۆر زۆر ئاسانە ببینم. لێرەش ئەگەر هاتوو ئەوها تەمەشام کرد، تەنیا تەمەشای ئەو بەشەی بکەم، ئەو دوو ڕەنگە تەنیا تەمەشای ئێرەکەم، سەیری ئێرە نەکەم، سەیری ئەو ڕەشەی نەکەم، تەنیا سەیری مۆر و شینەکەی بکەم. دەبینم کە سێ چارەک ڕەنگی مۆرەکەیە و ڕەنگە شینەکەیە. ئەوە یەکێک لە ڕێگاکانی دیتنەوەی سێ چارەک. ڕێیەکی دیش هەیە، ئەویش ئەوەیە کە ئەمن هەمووی بیستم هەیە، هەمووی بیستە. سێ چارەکی بیستی چەند دانەیە؟ ئەگەر ئەوانە بسڕمەوە سێ چارەکی بیستی چەندە؟ با یەک چارەکی بنووسمە من یەکەم جار. یەک چارەک یەک لە چار ئەدی سێ لە چار واتە جارانی سێی، و لێرەش ئەگەر جارانی سێی بکەم بزانم لە بیستی دەکات چەند. سێ چارەکم هەبوو ببورن، نەک یەک چارەک، سێ چارەک ئەدی لە بیستی دەکات چەند؟ واتە جارانی چەندی بکەم چاری هەتا ببیتە بیست، جارانی پێنجی بکەم، سێش جارانی پێنجی بکەم، کەواتە 15 دانە دەبی بژمێرم لە 20 دانەی. کامە دوو ڕەنگ دەکا 15 دانە. ئێستا با بژمێرم بزانم مۆر و شینەکە 15 یان نا. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15. بەڵێ 15 دانە لە 20 دانە هەمان شتەوەکو سێ دانە لە 4 دانە. کەواتە سێ چارەکی بیستیش کردیە 15. سێ چارەکی بیستی کردیە 15. کام دوو ڕەنگ؟ بەڵام وەڵامەکەم ئەمن دەبی ڕەنگی مۆر و ڕەنگی شین، کەواتە ڕەنگی شین و ڕەنگی مۆر. بێگومان هەر کەسە هەر خوێندکارەی چاوی ڕەنگە بە جۆرەك ڕەنگەکان ببینی، ڕەنگە خوێندکار هەبی ئەوەی ڕاستی بی چاوی بە باشی ڕەنگەکان نەبینی، ڕەنگەکان تێکەڵکە. کەواتە ئەو پرسیارە ئەگەر هەموو خوێندکارێک نەتوانی وەڵامداتەوە کێشە نییە. بەڵام خوێندکارەکە هیچ نەبی بزانی سێ چارەک ئەو بەشەیە، ئەو بەشە کە ئەمن لێرە باسی دەکەم، ئەو بەشە سێ چارەکە. ئەو بەشەش بە تەنیا لێرە ئەوەش یەک چارەکە. ئەگەر پرسیارەکە ئەوە بوو کامە دوو ڕەنگ یەک چارەکە، ڕەنگی سۆر و ڕەنگی زەرد یەک چارەکە، چونکە 5 بەشە لە 20 بەش. کاتە ئەو جۆرە پرسیارانە زۆر باشن و هەوڵ بدا ڕاهێنان لەسەر ئەو جۆرە پرسیارانە زۆر بکەی، بە خۆت بازنەکی بینە، ڕەنگی کە بەشەکان تەمەشاکە، بیکە چەند بەشەک، بیکە 10 باش، بیکە 4 بەش، و هەتا
ئاشنابی بە بەشەکانی بازنە. پرسیاری 39 ژماران ناسروشتیەکان 3 ژمارەی تەواو بنووسە کە سروشتی نەبن. 3 ژمارەی تەواو سروشتی نەبن زۆر ئاسانە بۆ وێنە کەم 5 کەم 18 کەم هەر ژمارەك سروشتی نییە کەمی لەگەڵبی ژمارەکە سروشتی نییە و هەموو کەرتەچیش سروشتی نییە بۆ وێنە 1/3 ئەوە سروشتی نییە کەرتە یان 5/2 هەموو کەرتەکان سروشتی نینە. ئەگەر لە دابەشکردن نەبووە ژمارەیەکی تەواو و هەر ژمارەی دەیش سروشتی نییە بۆ وێنە 0 و 5 سروشتی نییە. 3 ژمارەی ڕێژەی بنووسە کە ژمارەکان تەواو نەبن. ژمارەی تەواو نەبن. ژمارەی ڕێژەی بۆ وێنە 2/5 ژمارەیەکی ڕێژەیە بەڵام ژمارەیەکی تەواو نییە و 0.75 دەتوانم وەکو ژمارە ڕێژەیە بەڵام ژمارەی تەواو نییە 0 هەرچ ژمارەیەکی دەی 41 هەرچ ژمارەیەکی دەی دەنووسی بنووسە هەمویان هەرچ کەرتەچیش دەنووسی بە مەرجەک کە دابەشی دەکەی ژمارەی تەواو دەرنەچی. پرسیار چییە؟ ئەمە زۆر حەزم لەو جۆرە پرسیارانە نییە کە دەپرسن پرسیار چییە ئەو جە پرسیارەکەشیان بە خۆیان باش نەنووسیە. 4 و کەم 0.75 0.75 دوو ژمارەی ڕێژەین وەڵام 4 و کەم 3/4 نازان پرسیار چییە. پرسیار ئەوەیە ئایا دەتوانی ئەو دوو ژمارەی وەکو ژمارەی ڕێژەی بنووسی؟ ڕەنگە پرسیار ئەوە بی. پرسیاری 42 هێڵکاری بین لە لای چەپ کۆمەڵی ژمارەکان و پەیوەندیەکانی نێوانیان ڕوون دەکاتەوە. هەندێ لەو کۆمەڵانە بەشە کۆمەڵە پێک دێنن لە کۆمەڵەکانی تر بە تەواوی وەک سندووقێک وایە کە سندووقی تری لە ناودا هەبێت. ئەو هێڵکاریە بەکاربینە بۆ ڕوونکردنەوەی پەیوەندی لە نێوان ژمارە سروشتیەکان و ژمارە تەواوەکان. پێش هەموو شتێک ژمارە ڕێژەیەکان چ لە خۆ دەگرن؟ ژمارە تەواوەکان لە خۆ دەگرن، ژمارە تەواوەکانیش ژمارە سروشتیەکان لە خۆیان دەگرن. بەڵام ئەو هێڵکاریە 100% نییە بەڵکو دەبوایە هێڵکاریەکە ئەو هابە ژمارە سروشتیەکان ژمارە ڕێژەیەکان کامە ژمارە لە خۆیان دەگرن ژمارە دەیەکان و ژمارە تەواوەکان. ژمارە تەواوەکان کام ژمارە لە خۆیان دەگرن ژمارە سروشتیەکان واتە پۆزیتیڤەکان و ژمارە دژەکانیان واتە ژمارە نێگەتیڤەکان. واتە هەموو ژمارە سروشتیەکان هەموو ژمارەکانی نێگەتیڤن بێجگە لەو ژمارانەی کە بێگومان کەرتن مەبەستم ژمارەی تەواو ژمارەی کەرت نییە ئەوە هەمویان لەژێر سایەی ژمارە ڕێژەیەکان دادەبن. واتە ژمارە ڕێژەیەکان هەموو ژمارە دەیەکان کە دەتوانین بیان نووسین لەسەر شێوەی کرد و هەموو ژمارە سروشتیەکان و هەموو دژەکانیان واتە ژمارە تەواوەکانیش لە خۆ دەگرن. پرسیاری 43 ژمارەی 1/7 جاراندا توان 8 ژمارەیەکی ڕێژەیە ڕوونی بکەوە. ئەگەرە من توانیم ئەو ژمارەم وەکو کەرتەک نووسی سەرەی کەرتە و ژێرەی کەرتە دوو ژمارەی تەواو بوون
کەواتە ئەوە ژمارەیەکی ڕێژەیە. یەک فاریزە 7 جاران دا، یەک فاریزە 7 جاران دا توان 8. ئەگەرە من بیکەمە ژمارەیەکی ئاسایی جارەی پێش هەموو شتێک واتە دەتوان 8 واتە دا دانا سفر، واتە یەک فاریزە 7 لێکی دەدەم لەگەڵ 1 0 2 0 3 4 5 6 7 8. کەواتە لە کاتی لێکدان ئەو فاریزەیە دەچیتە لای ڕاست بە 8 هەنگاو. کەواتە ئەمن ئەو ژمارەی دەنووسمەوە 1 و 7 فاریزەکەی دەبەمە لای ڕاست بە 8 هەنگاو. سفرەکان دانێم جارێ 1 0 2 3 4 5 6 7 8. ئەوجا ئێستا فاریزەکەی بە 8 هەنگاو بگوازمەوە لای دەستی ڕاست. ئەوجا هەنگاوەکان بژمێرم 1 2 3 4 5 6 7 8. فاریزەکە دێتە چێندەر؟ دێتە ئێرە. واتە ژمارەکەی کو دەنووسم؟ ژمارەکەی ئەوها دەنووسم. ئێستا ئەگەر ژمارەکەی بخینمەوە دابڕێنی یەکان، دابڕێنی هەزاران، ئەوەش دابڕێنی ملیۆنان، واتە ژمارەکە 170 ملیۆنە. ئەو 170 ملیۆنەی فاریزەکەشی پێناوێ ئەوە 170 ملیۆنەی بێگومان دەتوانم بنووسم دابەشیەک. ئەوە کردمە ژمارەیەکی ڕێژەی. 170 ملیۆن ژمارەیەکی سروشتیە. کەواتە بەو شێوەی کردمە ژمارەی ڕێژەی ڕوونم کردەوە. ئێستا پێدا چوونەوە هەر ژمارەیەک لەسەر شێوەی زانستی بنووسە. نووسینی ژمارە لەسەر شێوەی زانستی واتە تەنیا یەک خانەم دەبی هەبی و دەبی یەکسەر فاریزەی دانێم. کەواتە ئەمن لێرە فاریزەی دادەنێم لە مابینی 8 و 3 یەک خانەم هەیە لە لای چەپ. ئەوجا دەژمێرم چەند خانەم بەجێهێشت لە لای ڕاستی فاریزە 3 لێرە 2 لێرە 5 خانەم بەجێهێشت. کەواتە ژمارەکەی جارانی دا توان 5 دەکەم و ئەگەر ویستم ئەو سفرانش دەسڕمەوە. کەواتە 8 فاریزە 39 جاران دا توان 5. لێرەش دیسان فاریزەکەی لێرە دادەنێم دەژمێرم چەند خانەم بەجێهێشت لە لای ڕاست، ئەوە 3 ئەوەش 3. کەواتە ژمارەکەی لێک دەدەم لەگەڵ دا توان 6. ئەوجا ئەگەر ویستم ئەو سفرانە هەمووی لا دەبم، واتە 2 فاریزە 1 جاران دەتوان 6. بە هەمان شێوە فاریزەکە لێرە دادەنێم ئەوە 3 ئەوە 3 ئەوەش 3 واتە جاران دا توان 9. ئەگەر ویستم سفرەکان ئێرە دەسڕمەوە، هیچ هەرگیز نابی ئەو سفرەی بسڕمەوە، ئەوە نابی. تەنیا سفرەکانی کە هیچیان هیچ ڕەنووسی دی بێجگە لە سفر نییە لە پاش ئەوان لە لای ڕاستی ئەوان و فاریزەشم هەیە. کەواتە ژمارەکە ئەو های لێ هات، ئەوە ژمارەکەیە. بە هەمان شێوە ئەمن دەبی ئەگەر ژمارەکی ئەوهام هەبوو بتوانم بیگەڕێنمەوە بۆ دۆخی جارانی کە ئەو هایە. تاقی بکەوە خوێندکاری ژیر، ژمارەی بنووسە، بیگەڕێنەوە دۆخی جارانی هەتا دەستت ڕابێ لە نووسینی ژمارە لەسەر شێوەی زانستی. چونکە ئەوەی ڕاستی بی زۆر زۆر ئاسانە بە تەماشاکردن دەڵێ ئەوە زۆر زۆر ئاسانە ئێستا چاچی دەکەم. ئەگەر هاتوو بە خۆت بە دەستی خۆت بکەی ڕەنگە لەو ئاسانانە نەبی و هەموو کەس ئەمنیش زۆر جار هەڵەی دەکەم لە وەرجێڕانی ژمارە لەسەر شێوەی ساکار وەکو ئێراوە لەسەر شێوەی زانستیش. هەریەکە لەو ژمارانە بۆ کۆڵکە خۆ بەشەکان شیتەڵ بکە و بینووسە. زۆر زۆر ئاسانە. پرسیاری 44 هەیە، چونکە ژمارەکی جووتە یەکسەر دابەشی 2 دەکەم، یەکسانە بە 22.
ئەو جارەی 2 تەواو ژمارەی خۆ بەشە 22ەکەی دیسان جار دابەشی 2 دەکەم دەبیتە 11 ئێستا تەواو هەر سێ ژمارەکان بوونە کۆڵکەی خۆ بەش دەتوانم بنووسم 44 یەکسانە بە 2 جاران 2 جاران 11 یان 2 توان 2 جاران 11. 52 بە هەمان شێوە دابەشی 2 دەکەم 5 دابەش 2 2 12 دابەش 2 6 ئێستا تەواو 2 خۆ بەشە چیتکە 26ەکەی دیسان دابەشی 2 دەکەم 2 دابەش 2 1 6 دابەش 2 3 ئێستا تەواو هەمویان خۆ بەشن کەواتە 52 یەکسانە بە 2 جاران 2 جاران 13. پرسیارەکەی پاشی ئەو 112 دابەشی 2 دەکەم 11 دابەش 2 5 12 دابەش 2 6 2 تەواو خۆ بەشە دیسان دابەش 2 5 دابەش 2 2 16 دابەش 2 8 2 تەواو لێرە ئەو جە 28 دیسان دابەش 2 یەکسانە بە 14 ئەو 2 تەواو 14 دیسان دابەش 2 یەکسانە بە 7 ئێستا هەمووی بووە ژمارەی خۆ بەش کەواتە 2 توان 4 جاران 7 چونکە 4 دوم بەدەست هات. پرسیاری 51 گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ئەو ژمارەی چەندە؟ بۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش ڕێسا و یاسا ڕێگە زۆرە ئەمن ئەو ڕێگەی ئێستا هەڵدەبژێرم کە ڕوونی دەکەمەوە. هەژدە و 54 ئەم دەنووسم 18 لێرەش دەنووسم 54 ئەو جا دابەشی بۆ وێنە هەردووچان دابەشی 2 دەبن دابەشی 2 دەکەم 5 دابەش 2 2 14 دابەش 2 7 18 دابەش 2 یەکسانە بەنەوە ئەو جارەی دابەشی 3 دەکەم 27 دابەش 3 9 9 دابەش 3 3 دیسان دابەشی 3 دەکەم 9 دابەش 3 3 3 دابەش 3 1 ئەو جە ئێستا چونکە ئەوە بووە 1 ئیدی تەواو ناتوانم چیتکە دابەشکەم کەواتە ئێرە تەمەشا دەکەم ڕادەوەستم تەمەشا دەکەم بزانم ئێرە کردێت چەند لێکیان دەدەم 2 جاران 3 6 6 جاران 6 جاران 3 18 کەواتە 18 گەورەترین کۆڵکەی هاوبەشە لە مابەینی 54 و 18 چونکە ئەگەر 18 بینم دابەشی 3 کەم بزانم 18 دەینم دابەشی 3 دەکەم 18 جارانی 3 دەکەم 3 جاران 8 24 3 جاران 1 3 2 5 کەواتە 54 دابەشی 18 دەبی 3 هەیە بەو جۆرەی ئەمن کۆڵکەی گەورەترین کۆڵکەی هاوبەش دەبینمەوە بێگومان هەر کەسە سەربەستە لە دابەشکردن ڕەنگە یەکە کەبی یەکسەر ئەو ژمارانە دابەشی نۆی بکە یەکسەر دابەشی نۆی دەکە 54 دابەش 9 5 54 دابەش 9 ببورن 6 18 دابەش 9 2 ئەو جە دیسان دابەشی 2 بکە 6 دابەش 2 3 2 دابەش 2 1 ئەو جە ڕابوەستی پاشان 9 جاران 2 18 هەیە ڕەنگە ئەوهانەکە یەکسەر دابەشی 6 بکە 54 دابەش 6 9 18 دابەش 6 3 و ئەو جا دیسان دابەشی 3 بکە هێشتا دەکا 18 کاتە هەر کەسە بە هەوەسی خۆی کو گرنگ ئەوەیە بگەینە هەمان ئەنجام. پرسیاری 52 بڕی سادە بکە ئەو بڕی سادە بکەم دەبی تەمەشاکەم بزانم کام ڕادە لە یەک چۆکانە
سێ س و کۆ پێنج س پێک دەچن بە هەردووچیان دەکەنە 8 س. ئێوەش بە تەنەیە بە کەس ناچی لە تەنیشتی دەنووسمەوە کەواتە زۆر ئاسانە، پێویستی نەدەکرد هەڵبژاردە هەبوایە لۆ ئەو پرسیارەی. ئێستا تەواو بووم لە لاپەڕا 121 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.